کاکەزەل بۆسە بە یارمەتیت بۆسە تکایە کەم جارجۆ دواتر خاوەنەکەت بکشێنەوە سەکەکانتان بێن نەخوارێ بێن نەخوارێ ناتوانی بمکوشی کاکەزەل دوای ئەو شتەکان بۆ باز دەکەم ناتوانی لێم دەی چی ماوە زانیم کە هەموو کەسە خراپە منیش خراپ ئێستا تۆ شتێ دەکەی چی ماوە چی ماوە پێویستکە بیزانم هیچ شتێک تۆ لە بنچینەدا هەموو شتێ دەزانی کاکەزەل کاگڕامیز عمەری برد و کردی بە بیان و بۆ بنیادانەوەی دەسەڵاتی خۆی نەک بۆ وەرگرتنی تۆڵەی ئەو دەزانم کاگڕامیز تۆی بەکرێ نەگرتووە بۆ وەرگرتنەوەی تۆڵەی ئەو تۆی بەکرێ گرتووە بۆ ئەوی دژی ئێمە بەکاربێنێ دەزانم کاگڕامیز وەک کوڕی خۆی سەیری تۆی کردووە بەڵام لە بنچینەدا بۆ ئیمڕۆ ئامادەی کردووی لە زیندان پیاوێکی بەهێز دیار بوو بەڵام لە بنچینەدا تاوە بوو هیچ شتێکی نەما بوو کەمێ پارەی مابوو بەڵام قومارخانەکان لێدەستوو هێز ڕێزداری هەمووی لەدەستدا بوو ئەوەشیان دەزانم کاگڕامیز کە لە زیندان هاتە دەرەوە پەیمانی تۆڵەی وەرگرتنەوەی عومەری جێبەجێ کرد بەڵام تەنها ئەو قازانجی کرد کەمێک سەرمایی دا بە ئێوەش ئەو پارەیەتان بۆ ئەو لەسەر یەکدانا دواتر قومارخانەکانی جەنگیزیشی کڕی ئەوش دەزانی بێگومان بەیەکەوە کردمان یعنی بەیەکەوە کردان بەیەکەوە باشە تۆ چی دەستکەوت بۆی تۆڵە وەرگرتنەوەی عومەرەوە تۆنێک پارەت پێدا قومارخانەکانت پێدا ئوتێلەکەی قەبرست پێدا خانەوەکانت پێدا ئۆتۆمبیلەکانت پێدا کاکەزە تۆ چی دەستکەوت من هیچ شتێکم ناوێت وامەکە کاکەزەر تکایی تر چاوکان بکەوە پیاوێک 20 ساڵ لە زیندان مایەوە لە سایی تۆ بە 6 مانگ هەڵساوە سەر پێ ئەی ئەوانەی ئێوە کردان بەهارتان کوشت بەهار ئێمە خاتو بەهارمان کوشت کاکەزەل تۆ دڵنیای لەوەی دەیڵی کاکەزەل نەکەی زۆر باشە دە تۆ کەمێ بیرکەوە کاکەزەل ئێمە چیمان دەست دەکەوێت لە کوشتنی بەهار هیچ شتێک ئەی کاگڕامی چی دەست دەکەوێت زۆر شت لە هەمووی گرنگتر ئەو کەسانی دەست دەکەوێت کە پڕ بن لە ڕق و چینە دژی کەنعامبەک تاواکو شەڕی خۆی بەو کەسە شەڕەنجەزانە بکە دیسان نەخێر ناتوان هەڵم خەڵەتێنن ئێمە ئەمری تەقاندنی گولەی کوشتنی بەهارمان نەداوە ئەو ناوەی مەبەست بوو خاتو بەهار نەبوو چێ بوو تۆ بووی کاکەزەل مەبەستەکە تۆ بووی بەڵام کاکڕامیز ئێمەشی خستە یاریەوە عاقلی پیاوی دژمنەکانیشی دزی بەڵام ئیترەوە بۆ کژە پیاوی ئێمە نییە کە چاوم پێکەوت تەناکۆتەین بەکارەکەی نێنا گەر ئێمە نەباین ئیمڕۆ تۆی کوشت بوو وش لەمێشکم بڕۆ دەرەوە دوێنێ شەو بۆسەتان بۆ ئەو پیاوەدانە بۆ وانییە لەکوێ زانی چێ دەیزانی چێ پێیوت چێ هەموو شتێکی ڕێخست نەخێر باوەڕ ناکەم بەداخەوە هاتیە ناو یاریەکە کاکەزەل من لێرە هیچ شتێکت پێ ناڵێم کە نەتزانی بێ هەموو شتێک لە سەرەتاوە وەک گوڵ دیار بوو بەڵام ڕامیس بە شێوەیەک تۆی هێناوە ناو خێزانەکەیەوە بە شێوەیە خۆشەویستی خۆی خستە دڵیتەوە تۆش نەتویست لەم خۆشەویستیە بە دووربی بەڵامی تر بەسە تکا دەکەم چاوەکان بکەوە کاکەزەل لەسەر قسە ژیرەکانی مەمێنەوە لەسەر ڕێبازی کتێبە ئەڕۆزەکانی مەمێنەوە لە پشتە و کتێبانەوە دیوەزمێکەیە کە تا دوا هەناسە مرۆڤ بەکاردێنێ کەنعامبەک بۆی بتوانێت شەڕی لەگەڵ بکە بەداخەوە خۆشی کرد بە دێوەزمەیەک چونکە کاکڕامی زۆر گیانی ئەوی سوتاند وزم پێدەک بە هەموو شتێک تێکەر و پێکەڵ دەکەنوانیە هەموو شتێک پێچەوانە دەکەنەوەوانیە نەخێر هەموو شتێک بە هەموو ڕاستیەکانی و لە پێشتە کاکەزەل ئەوە تا ڕاستی لە پێشتە ئەوە ماوە ڕۆژێک بی سێریکەی ئەگەر ئێمە ڕاست بین ئازاری ئێوە بەکاردێنێ مردنی خاتوو بەهار بەکاردێنێ داوات لێ دەکە یارمەتی ئازاد بدەیت و بەم شێوەیە هەر هەمووتان بەلەو مردن بەڕێ دەکا وەکەوەی هەموو جارێک کردوێتی گرنگەوەیە تۆ لێرێ بڕیاری کردنی چی دەدەی کاکەزەر
با بڕۆین. شتێکی ئاوا بوو کە ئێمە بێ ئەوەی بزانین چی بووە پەرکەوازەی چەندین شوێن. منیش ئەو کاتە تێگەیشتم کچەکەم کە ژیانی دووەم خواحافیزیکردن نییە لە ژیانی یەکەم، بەڵکو خیانەتکردن بووە لە ژیانی یەکەم. ئەو تۆ لە چۆ دیار کەوتی؟ دەتەوێت تووشی بەڵایەکەم بکەی؟ وس سەردار وس. گوێ لە داوای من ناگری؟ پێویستم بە ناسنامەیەک و پاسپۆرتێکی ساختە هەیە. نە پارەم هەیە نە کەس دەناسم ئەو کارانە بکە. هەریمڕۆ بۆمی تەرتیب بکە. هەریمڕۆ ئەیشانیشت بۆ زل و ڕامیسە. بەسە تەواو بێ ئەوەی کاغەزەکان بێنی یەک قسەی تر ناکەم. ئەیشان چی دەکەی؟ ئەو شتێ دەتەویست تەرتیبە کچم هەر ئێستا وەرە لە گۆڕستان چاوەڕێت دەکەم. سەردار ئەوە چیت کرد؟ چاکی زوو لێرە بڕۆ. بڕتۆ لەبەر چاوی من هەوڵی کوشتنەوەی شەنتدا. ئێستا بەو دوو قسەیە کردت وا دەزانین لە بیرت دەکەم. کوڕەوا مەکەن. هەرنا یەکێکتان وا مەکەن، یەکێکتان یارمەتیم بدەن، کورە ئاخر حاڵی من نابینن. دەیەکیتان شتێکم بۆ بکەن. باشە ئێستا شەندێ چ دەڵێ؟ ئەو شتێکت بۆ دەکە. نەمتوانێت تۆ لەو هەتیوە بە دوور بگرم ئازەل. تاوانی توێنێ خاڵۆ. ئیتر ناشتوانم. گەر کەنعانت دەوێ کەنعان هی تۆیە خوارزە. سوپاست دەکەم. بەڵام پێش ئەوە داواکاریەکم لە تۆ هەیە کچەکەم.
خراپ تۆی بچوو کردەوە تۆڵەی بەهار تۆ وەری دەگریتەوە خوێنی بەهار بە فیرۆ ناڕوە ئەزەل من لە دواوە دەوەستم تۆش هەموو شتێک دەکەی علی گازگە نایوە لێرە نییە بەڕێزم لەوانەیە هەمویان بەیەک ناودانا بێ ها لەوانەیە ئەوان نووسرا بێ ئەگەر چی درێژە بەڵام باسە یەکەم گازگیر علی بۆ هاتووە چێ نەتوانم هەم دانیشتووە دەرێ دەرێ پرۆ ڕاستی کرد تۆ ئەمرەکەتدا تۆ کەنعانی گەر هەڵە تێنەگەیشتە بم تۆ هاتووی تا لێرە بکوژی خاتو بەهار بدۆزیتەوە بیدۆزیەوە چی دەکەی؟ بەس بیدۆزمەوە دەبێ خۆی و دایکی و ناڵەکانی و کورە حەف پشتیشی نێم هەی تەواو بێگومان حەقتە تەنها پرسیارێکی بچووکم هەیە یەکەم جار لە چێوە دەست پێ دەکەی؟ لە منەوە یاخود لە کەنعان بگەوە یان کاک جەنگیز بەڵێ بڕیاری خۆتدا
بەڵێ لەگەڵمان دەکەی ڕێ بەڵێ لەگەڵتان دەبم کاک جەنگیز بۆیە دەپرسم تاوەکو هەڵەیەک ڕوونەدا ئێمە مەبەستمان بە کوژەکانی خاتوو بەهارە بەڵێ دەزانم گەر پێویست کا تۆش هەماشت دەکەی بەڵێ دەیکەم سوپاس دەکەم ڕۆژێکی خۆش یاخود لە کاک جەنگیزەوە یان کاکەزەل هەرەوە مابوو بەڵێ ئەوەش دیارەیەکی تایبەتی کەنعەم بەگە بۆ تۆ یەکەمین کارتی یاریکردنی کەنعەمەگە ئیتری تۆیە
ئازاد هەستە کچم گەیشتین ئێمەدا نابەزین پەلە بکەن ئازاد هیچ سەیری پشتەوەت مەکە یەکسەر سواری پاپۆرەکە بە باوکە پێویست بە قسە ناکە لێرەوە باسی کەس ناکەی نووسین نەما بیرکردن نەما تاوەکو لە منەوە هەواڵت پێنەکە گەڕانەوە نییە کچم تێگەیشتی دەی ڕێگات سەلامەت بێ ئەزەل ڕۆشت ئیتر ئەمانەتی تۆیە تاوەکو ئێوە دەردەچن لە شوێنەکەم دەبن چاوەڕێی تەلەفۆنتە دەی بەدوها ڕامیز ئەزەل نیگەران مەبە نیگەران مەبە من لە خۆم زیاتر متمانە بە ئەزەل دەکەم باوەڕت کرد بۆی من لەگەڵ بکوژەکانی بەهار کار دەکەم کورە جێم لە دەنگت بوو دەتەوێت ڕاستەکە لە منەوە بیستی نامەوێ جیاوازی چیە کوڕم کەن تۆڕات کرد کاک عەلی جیاوازی چیە کوڕم یەک شت هەتیوێکی دەپیچایی پیاوکوژی نەزانی هەتیوێکی چەپەڵی هەتیوێکی ئاسنزمی بەڵام لەنێوانماندا تەنها تۆ شایانی بەهار بووی نەمن و نەئەیشان تەنها تۆ ڕاستم کرد بەڵێ کاک عەلی سپاس ها بۆ ئەوە دەچم دۆزینەوەی بکوژی بەهار دەیەت بینمەوە چێ دیسان پلانت هەیە شتێک لە مێشکمدا هەیە دیسان نێ کەمێ هەتا گەیشت مێرە کارەبایەت تەواو بوو هێشتا شەحنم ماوە ها ئایلەوە تۆ قەت ناوەستی تۆ قەت واز ناهێنی نابەزی
ئای من ها منیش ببە شتێ بکە لێم خۆش بە ئەزەل منیش ببە ژیانی دوم ناگەڕێنرێتەوە جەنگیز کەس لە تاوانەکانی جیا نابێتەوە کەس ژیانی دوم پێشکەش گەر 1000 جار هەمان پرسیارت لێ بکرێ جورئەت دەبێ هەر 1000 جار هەمان وەڵام بدەیتەوە زەحمەتترینە مەحاڵترینە جوانترینیشە گەر 1000 جار ژیانت پێ بدرێتەوە بتوانی بە هەمان ڕێگە یەکەمەوە بڕۆی یەکەمیان چییە؟ بیرت نایەتەوە؟ نەخێر ئەوابین چونکە خۆشم دەوێت جەنگیز منەوە نازانم کاکە ئێستا منت خۆش دەوێ یان نەتەوێت لە پیسایی بمە دەرەوە سیر کەس نەوانچەکە لێ وەردەگرم جەنگیز تۆ خۆت دەیزانی عومەر خۆتت خوراند لەوێ بووی تۆ؟ لەوێ بووم سێر کە ئێستاش دەبێن جەنگیز چاکەکە دووبار لە ئەسی تۆیە دیسان لە من ڕاکێشاوەتەوە ئەو چاکەت لە ئەس بوو کە منت پێی کوشت ئەو چاکەتە بە خوێنت لەبەر بوو کە فرێتاندا ئەیشەن هاوار هاواری بوو لە هەمان شوێنین جەنگیز کورە نا هیچ شتێک نەگۆڕاوە هەمان مرۆڤین سیرکە من نەچوومەتە هیچ شوێنێک نەخێر نا سڵاو کاکە
خۆتان خۆش بن ئەو کچەی کوشتم وا بزانم نزیکت لە هاوارەکەتەوە زان بۆ من حاڵەتێکی تایبەت چونکە من پیرە پیاو پیاوی پیس مرۆڤانی قێزەوەندە بەڵام ئەو کچە زۆر جوان وانییە کوشتنی ئەو بۆ من خۆشیێکی گەورە بوو خاتوەیشان فەرمو ئامادەیە چاوی پێتان کرد کاتێ دەچی ناو مەسعەدەکەەوە پەنجە بخە سەر دوانە هەم چی دەڵێ؟ بۆ کاری ئێوە دەست دەدەم کەنعام بەک لە نێوان ژیانی یەکەم و دووەمەوە تەمەنێک هەبووە هیچ شتێک تەواو نابێ هەموو شتێک دەگۆڕێ لەو ڕۆژەوە تا ئێستا دیسان هەموو شتێک گۆڕاوە ئێستا تۆ دووبارە هەموو شتێک دەگۆڕیتەوە کاتێتی باوکە بڕۆین خاڵۆ یارمەتیم دەبا بڕۆین خوارزە دەی ماڵاوە کیژۆڵە ماڵاوە ئازاد تۆش هەڵخەڵەتێنراوی منیش وەک تۆم تۆشیان بەکارهێناوە لە سەرەتاوە وام زانی عاقڵ بوومە وام زانی بوومەتە پیاوێک وەک تاشەبەرد منیش وایە گەر دەزانی چیم کردووە ئازال چیم کرد تاوەکو ئەوەی دەمویست بەدەستی بێنم من هەمیشە لەبەر خۆم دەموت دەی حەقمە دەموت چونکە عاشقم دەموت من ناحەقیم بەرامبەر کراوە دەموت من ئێستا ئەو خراپەکارێ دەکەم بەڵام شایانیانە بۆیە من هەمیشە ڕێگایەک دەدۆزمەوە خۆم خۆشەویست دەکەم یاسای کەس لەسەرم جێبەجێ نابێ شەیتانیەک دەکەم و لێخۆشبووم بەدەست دێنم ها ناکەم درۆ دەکەم بەڵام حساب ناکرێ پیاو بەکاردێنم بەڵام حساب ناکرێ خراپە دەکەم بەڵام حساب ناکرێ هیچ شتێک ناگەڕێندرێتەوە ئاو بەش وانییە کەس چانسی دوم و فلانی نییە جەنگیز بۆ هیچ شتێک نەخێر حساب ناکرێ هیچ شتێک لێخۆشبوونی نییە وانییە یەک جار خیانەتت کردووە
شتێکی تر یاریکردن ناوێ هاوبەش منیش نامەوێ ناشمێ بمە پیاوی کەنعان ناشمێ خراپەکاریەکی تر بکەم ناشمێ بیری ئەیشان بکەم نامەوێ لەگەڵ کوڕەکەم خەونیش دروست بکەم هیچم ناوێ کێشەکە بێرکەوتنەوەیە نەوشتە جوانانەی لەگەڵ هاوڕێکانم نەشتە خراپەکانیش نامەوێ ڕوودا و دڵتەزێنەکەی بەهارم بیرکەوێتەوە نامەوێ لە دەست چۆکانم بیرکەوێتەوە نامەوێ خۆشەویستەکانم بیرکەوێتەوە چۆن تەواو دەبێ؟ چۆن دەردەچین؟ بە خێرایی کاگرامیز کەنعان بەگ دەڵێ ئیتر یاریەکە تەواو سڵاو دەمەوێت ئەو جارە باشتر بکوژم بڵێ ئەیشان ئەتای هاتووە ئەیشان ئەتای هاتووە گەورم باشە گەورم وتی کەمە چاوەڕێکە لێرە دانیشە کورە چۆن دەبی؟ ئەوەندەش ناهێنێ یان دەهێنێ بابزانین چەند بە چاسین جەنگیز بابزانەوەی لە ئاسمانە دەمان بورێ بزانم دەتوانین لەوە ڕزگارمان بێ بابزان ناو کتێبانە درۆ بۆ خاڵۆ ئەزەل نە کەسایەتی بووە نە شەرەف بووە نە ڕێگەی ڕاست بووە لەکوێ خاڵۆ کوا لەکوێ کوا شتانی ناو کتێبانە لە ژیانی مندا ماوەی چەند ساڵە کەنعان بەگ چاوەڕێی ئەمڕۆیە منی شەروە برادەر منی شەروە کەوایە با بڕۆین برادەر تۆ گوێت لە چیرۆکی
مەولانا و شەمسی تەبرێزی بووە کە چۆن ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. ڕۆژێک پیاوێک هاتە بەرامبەر مەولانا ڕاوەستە. مەولانا لەو سەردەمەیدا زاناترین و تێگەیشتوترین کەس بوو. کتێب نەبووە نەیخوێن بێتەوە، کتێب نەبووە لە کتێبخانەکەیدا نەبێ. لە ڕێگای کتێبەکانەوە شارەزای دنیا بوو. ڕۆژێ پیاوێکی پێگەیشت و پیاوێکی نوێ چووە بەرامبەر مەولانا و پێیوت کە منیش دەمەوێت لەگەڵ تۆ فێر بم. بۆیە 3 باشترین و گرنگترین کتێبی خۆتم پیشاندا. مەولانا بە دوودڵیەوە ئیشارەتی کرد بۆ 3 کتێبەکەی. ئەو 3 کتێبەی وەکو گیانی خۆی خۆشی دەویستن. پیاوەکەش ئاوا چاوێکی بە 3 کتێبەکەدا خشاند. دواتر بەو پەڕی هێزەوە بەدەستی خۆی ئاوا فڕێدایە بیرەکەوە. مەولاناش وەکو شێت ڕای کرد تا کتێبەکەی ڕزگار بکات. کتێبەکان تەڕ بوو، مەرەکەبەکە تێکەڵی ئاو بوو، بەرگەکانی تێک چوو، کرش بوو. پیاوەکە مەولانای گرت. ئەو شتەی لێی دەگەڕی لەو کتێبانەدا نییە. ئەو شتەی دەتەوێت بە خوێندنەوە نایدۆزیتەوە. تۆش ئەو شتت لێ نوقسانە، ناتوانی بە چاوەکانت تەواوی بکەی. ئەو شتەی بە دوایدا دەگەڕی لە دنیا بە دوایدا دەگەڕی. ئەوەی بە دوای دەگەڕی بە دڵت دەیدۆزیتەوە. هەموو ئەو کتێبانەی لە دنیادا هەیە، هەموو حساباتێک یاریە عەقڵیەکان، چەندین لاپەڕە قسە، ناتوانێت شوێنی خۆشەویستی بگرێتەوە. بە خوێندنەوە فێری دەبی، بەڵام بە خۆشەویستی تێی دەکەی. چووبیتە لای هەر کەسێک